بینەرانی عزیزی بەکراوەی ئەم کاتتان باشتەوەری ئەم جارەی بەکراوەی تایبەتە بە ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان دوای تێپەڕبوونی 64 ساڵ بە سەر جارنامەی گردردونی مافەکانی مرۆڤ. ئەمەش لە کاتێکدایە کە دەوترێت لە هەرێمی کوردستان مافەکانی مرۆڤ لە ژێر هەڕەشەدان و پێشێلکاریەکانیش بەردەوامن. دەستەی مافەکانی مرۆڤی هەرێمی کوردستان کە نزیکەی 370 کارمەندی هەیە بۆچی بە فەرمی پێک نەهێنراوە و ناچالاک کراوە. زۆرجار بەرپرسانی ئەم هەرێمە باس لە مافەکانی مرۆڤ دەکەن، بەڵام دەوترێت تا ئێستا چەندین ئەندامی حزبەکان چارەنووسیان دیار نییە و دەشوترێت هەرچەند دامانگرتنی گروپی کەم ئەندامان بۆ دابینکردنی مافەکانیان لە مانگێک نزیک دەبێتەوە، بەڵام حکوومەت بێباکە. ئایا حکوومەت و پارلەمان و ڕێکخراوەکان تا چەندە بەرپرسیارن لە ئاست پێشێلکاریەکان و ئەو قسانەی لەسەر خراپی دۆخەکە دەکرێت تا چەندە ڕاست و دروستن؟ لەم بەرنمەیەدا باس لە دۆخی ڕۆژنامەنووسان و زیندان و زیندانیەکان و چەندین تەوەری دیکەی پەیوەنددار دەکەین. بەڵێ بینەرانی عزیز بۆ ئەم بەرنمەیەش میوانداری ئەم بەڕێزانەمان کردووە. تافگە عومەر ڕەشید بەڕێوەبەری گشتی دەستەی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان. بەخێر بن. بەفرین حسێن خەلیفە بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ لە پارلەمانی کوردستان. میوانی سێهەمیشمان سەردەشت عەبدوڕەحمان بەڕێوەبەری سەنتەری پەرەپێدانی دیموکراسی و مافی مرۆڤ DHRD. هەروەها دوامیوانیشمان دانا دارا حسێن بەرپرسی مافەکانی مرۆڤی کۆمەڵی ئیسلامی. بەخێر سەرچاواتن بە خێراتنی تەواوی ئەو میوانانەش دەکەم. تاگەخان بە پرسیارێکی گشتی دەست پێەکەین و لە هەموو میوانەکانی تریش ئەو پرسیارەکەم. ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان چۆن دەبینن؟ زۆر بە کورتی. بەڵێ خۆی باشترین بەڵگە بۆ دەرخستنی ڕۆژی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستانە بەڕاستی ئەو راپۆرتانەیە کە لەسەر ڕۆژەکە بڵاو ئەکرێتەوە و بەپێی ئەو راپۆرتانەش کە تا ئێستا هەیە لەسەر ڕۆژی مافەکانی مرۆڤ دیارە پێشەرکاری بوونی هەیە بەڕاستی لە هەموو ڕوەکانەوە، چ لەسەر ڕۆژنامەنووسان، چ لەسەر میدیاکاران، چ لەسەر ئەوانەی کە پەراوێز خراوەکان بە تایبەتیش کەم ئەندامان و ئافرەت و منداڵ و ئەمانە هەمووی ئەتوانین بەڵێن پێشەرکاری هەیە، بەڵام هەوڵەکان بەردەوامن بۆ چاکردنی ڕەوشەکەیان بەڕاستی چونکە لێرە لێ ئەبینین کە سیاسەتی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەدایە کە ڕۆژی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا بەرەو باشتر بێت. دەکرێت بڵێن دڵخۆشین بە وەزعی یاخود بارودۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان؟ بەڵام لە ئێستادا لەوانەیە لە ئاستی تەمۆحی هیچ کامێک لە ئێمە نەبێت، بەڵام ئومێد هەیە کە لە ئایندەیەکی نزیکدا ئەنگاوەکان باشتر و ئیجابیتر و پۆزیتیڤتر بکرێن بۆ ئەوەی کە ڕۆژەکە بەرە باشتر بڕوە. بەڵێ سوپاس بە پرسیارە گشتەکەمان بەردەوامە بین بۆی ڕای هەموو میوانەکان بزانین پاشان بچینەوە تەوارەکانەوە. سەردەشخان گەرتۆ پێم بڵێ لە هەرێمی کوردستان مرۆڤ مافی هەیە؟ ئەو پرسیارە کە لەسەر ڕۆژی مافی مرۆڤ پرسیار بکەین شتێکی ڕێژەیە، ناتوانین بڵێن هەیەی یان نیەتی، بەڵام ئەگەر هەشی بێ بەپی پێویستنیە و لە ئاستی پێویستانە هەروکو تەقریرە ناوخۆیەکان کە تابگەخان ئاماژی بەیەک تەقریرە ناوخۆیەکانی خۆمان کە لەسەر ڕۆژی مافی مرۆڤ نووسێنوەکو ڕێکخراوەکان کە چاودێرە ڕۆژی مافی مرۆڤەکەین، هەروەها ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و چەندین لایەنی تر و چەندین شتی تر کە تا ئێستا کەشف نەکراوەکانی پێشێلکاری مافی مرۆڤی تایە لەبەرەوەی بەپی پێویست نییە ڕۆژی مافی مرۆڤ. لێرەدا لە وڵاتی ئێمەیە ئەتوانی بڵێن هەموو مؤسسات و هەموو شتێکی حکومی لە خزمەتی هاوڵاتیانیان نییە، بە پێچەوانی هەموو وڵاتانی پێشکەوتووەوە کە هەموو دام و دەستگاکانی حکومەت لە خزمەتی هاوڵاتیانان. ئەمە یەکێکە لە وڵاتانی پێشکەوتووە هاوڵاتی میحوەرە، بەڵام لێرە دەسەڵات میحوەرە و هەموو دام و دەستگاکان لە خزمەتی هەموو هاوڵاتیان لە خزمەتی دەسەڵاتان. لەبەر ئەوە لێرە هەست بە پێشێلکاری زۆری مافی مرۆڤەکرێت و بەدی ئەەکەین. سوپاس سەردەشخان. بەفرین خان دێمە لای تۆ وەکو بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان. با بەراورد بە ستانداردە جیهانیەکان مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان تا چەند پارێزراوە؟ بەناوی خوای گەورە دیارە سێ ڕۆژ تێپەڕ ئەبێ بەسەر ساڵۆگەڕی جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ 64 ساڵ تێپەر دەبێت، بەڵام هەتا ئێستاشی لەگەڵ بە زۆرێک لە وڵاتانی جیهان زۆرێک لە گەلانی دنیا هەن کە بەدەست پێشەلکارەکانی مافی مرۆڤ ئەناڵێنن و گەلی کوردیش لادمان نەچێت لە ڕابردوودا قوربانی دەستی پێشەلکارەکانی مافی مرۆڤ بۆیە ئەبێت کورد وەکو میلەتێکی سەڕووی زەمین کە بەشێکی دانەبراوە لە جیهانی دەرەوە لە کۆمەڵگەی مرۆڤایەتی دیارە مرۆڤ لە هەر شوێنێک هەبێت پێم وایە تونند و تیژێ بێت، پێم وایە پێشەلکاری ئەبێت، بەڵام ئەمەش وەکو بەرەزانتیان چەند هەین لە ڕووی ڕێژەوە جیاواز دەکەوێتەوە سەر چەندێتی و چۆنێتی ئەو پێشەلکارانەی کە واکرێت. کۆمەڵگەی کوردستانش بەشێکی دانەبڕاوە، بەڵام هەنگاو نراوە هەنگاوی باش، بەڵام لەوانەیە سەد دڵخوازی هەموو لایەک نەبێت کە ڕۆژی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان چۆن و چۆنیە. ئێمە لە ڕابردوودا قوربانی دەستی پێشەلکارەکانی مافی مرۆڤ بووین، بۆیە ناکرێت لە ئێستاشدا قوربانی دەر
ببێ بە ستەمکار و زاڵم و کۆمەڵگا و جەماوەەکەی سەرکوتکە نەخێر بەو شێو مطلقی نییە بەڵام وەکوتم هەوڵ و جوهد هەیە بۆ باشترکردنی ڕەوشی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان ئەویش بە هەوڵ و جوهدی ڕخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی زیاتر فراوانبوونی بازنەکانی پارێزەرانی مافی مرۆڤ چالاکوانان وجودی ڕخراوەکانی نێودەوڵەتی ئەوانەی کە لە بواری مافی مرۆڤ کار ئەکەن و ڕخراوگەری نێودەوڵەتی جیهانین و کار لەسەر دۆسی مافەکانی مرۆڤ ئەکەن وجودی ئەمانە لە هەرێمی کوردستانە ضرورەتێکی زۆر گەورەیە لەبەرەوانە چاودێرێکی زۆر سەرەکیە بن بەسەر چەندێتی جێبەجێکردنی ئەو بنەما پرینسیپە نێودەوڵەتیانەی کەوا هەن لە جارڕامی گەردوونی مافەکانی مرۆڤ ئەگەر مۆڵەتم بی بۆەوەی لە سەر شێوازی پرسیارە گشتەکەمان بەردەوام بین پاشان دێنە سەر تەفاسیل کاک داناتەوەکو بەرپرسی مافی مرۆڤی کۆمەڵی ئیسلامی ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان چۆن نەبینیت زۆر بە کوردی بەناوی خۆی گەورە و میهرەبان باوەڕم وایە کە دۆخەکە لە هەرێمی کوردستان لە قەیرانێکی ڕاستەقینایە لە چەند لایەنێکەوە تەماشای بکەیەوەیە کە سەبارەت بە مافەکانی ئافرەت و منداڵ هەموو ڕۆژێ مەشایەتی تۆمارکردنی تونند و تیژیەکین بەرامبەر بەم توێژە گرنگەی ناو کۆمەڵگاکرێ ڕەوشی میدیا لە قۆناغێکی مەترسیداردایە یەکسانی هاوڵاتیان و بە تایبەت خاوەن پێداویستێ تایبەتیەکان و دابشکردنی موچە بە شێوەیەکی یەکسان لە نەعاداتێکی زۆر گەورایە ئێمە موچەمان هەیە لە هەرێمی کوردستان 37,000 موچەی 10 ملیۆنیشمان هەیە لە بەرامبەرە تا ئێستا لەگەڵی بێ لایەنە ئۆپۆزیسیۆنەکان ڕۆژانە قوربانیە دەن گیراوی سیاسیان هەیە ڕفێنراویان هەیە ئەمە وێنەی سێ ڕفێنراون کە 7 ساڵە لە هەرێمی کوردستان ڕفێنراون و قوربانیە دەن و خانەوادەکانیان تا ئێستا چاوەڕێی چارەنووسیان بەبێ دادگایکردن لایەن کۆمەڵی دەستگای ئەمنیەوە ڕفێنراون دۆخی زیندانەکانی دیان دگرتوخانەکانی هەرێمی کوردستان دۆخێکی زۆر نالەبارە هەمیشە هەرێمی کوردستانیان حکوومەت لێرە دۆخەکە بە پارێزگاکانی تری عێراق ئەوەکە ئەمە راپۆرتێکی ئەمنستیە یەکێکە لە ژوورەکانی زیندانەکانی عێراق هەمیشە ئەڵێ دۆخەکانی گرتوخانەکان لە هەرێمی کوردستان لێرە باشترە ئەمە شوێنێکە ئینسانی تابژی ئینسانی لە سەدەی 20 دەکرێت لە غورفێکی ئاوا بژی کە ئەوە زیندانیەکە ئەمە زیندانێکە لە زیندانەکانی عێراق گرتوخانەیەکە بەڕاستی بەراوردکاریەکە بەڕاستی لایەن هەرێمی کوردستان و بەراوردکاریی زۆر نامەنتەقیە هەمیشە لێرە لە هەرێمی کوردستان قوربانیەکان بە ژمارە نەک بە قەبارە دەپێورێ واتە ئەگەر کەسێک لێرە و لەوێ ینی بەڕووداوێک بۆ قوربانی ڕفێنرا دەستگیر کرا ئەشکەنجەدرا ماڵی سووتێنرا بۆ بەو شێوە هەمیشە لە هەرێمی کوردستان وا مامەڵی لەگەڵاکرێت کەمە یەک کەسە نەخێردوانن یان دەن قوربانەکە لە قەبارەی خۆی وەکو ئینسانێک بریندار کەواتە کاکدانا دۆخی مافی مرۆڤ لە قەیراندا لە قەیرانێکی ڕاستەقینای زۆر سپاس تافگەخان دێمەوە لای تۆ کاک هەمووتان دانتان بەوە ناکە پێشێلکاری بەرامبەر مافەکانی مرۆڤ بوونی هەیە کاک داناش لە قسەکانی وتی کە دۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە قەیراندایە پرسیارەکەی من ئەوەیە کە مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە قەیراندایە بۆچی دەستەکەی ئێوە دەستەی مافی مرۆڤ کە بڵین لە دوای هەڵۆشانەوەی وەزارەتی مافی مرۆڤ دروست بووە ئەم دەستەیە خۆتان ئەڵێن کە 370 کارمەندی هەیە موچە وەرەگرن و تەنانەت دەوترێت تا ئێستا مافی مرۆڤ زیاتر دەستەی مافی مرۆڤ زیاتر لە 3 ملیارد دیناری بۆ خەرج کراوە و خۆشتان ئەڵێن کە بەرهەممان نییە کە بارودۆخەکە وایە بۆچی حکوومەت هەنگاو نانێت بۆچی ئێوە فشار دروست ناکەن بۆ ئەم دەستەیە چالاک بکرێت خۆی بەڕاستی ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ سەرچاوی ئەو دەسەڵاتی کە دەسەڵات ئەدا بە ئەم دەستگایە بۆ ئەوەی کە ڕۆژی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان بەرەو باشتر بڕۆ من بەڕاستی لەگەڵ کاکەنیم بۆ پێی کە ڕۆژی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە قەیراندایە بەڵێ پێشەلکاری هەیە و حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بەبوونی دەستگایەک وەکو کە مەرجەعەکەی پەرلەمان بێ یاخود حکوومەتی هەرێم بێ ئەوەیە کە بەڕاستی پێشەلکاری بوونی هەیە مە خۆی بەڵگەیەکە کە ناڕاستەوخۆ حکوومەتیانی پێ ئەنە کە پێشەلکاری هەیە چونکە ئەگەر پێشەلکاری نەبێ ئەسڵ بوونی ئەم دەستگای پێویست ناکە لە هەرێمی کوردستان ئەتر لەژێ هەر ناوێک بێ و بە هەر ناوەڕۆکێک بێ ئەمە لەلایەکی تر بەڕاستی ئێمە بەپێی ئەو یاسایی کە یاسای ژمارە 4 ساڵی 2010 کە بۆ دەسەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ دەرچووە دیارە هەنگاوەکەی پەرلەمانی کوردستان لەوە بوو کە ئەم دەستگایە پێشتر هەتا کابینەی شەشەم لە چوارچێوەی دەسەڵاتەکانی جێبەجێکردنە کارەکانی خۆی ئەنجامەدا ئەمەش بەپێی هەموو پێوەرە نێودەوڵەتەکان بەڕاستی شتێکی گونجاو نییە وەشتەرەکەی نامەنتەقیە بەو پێی کە تۆ خۆت سەر بە حکومەت بی و ڕخنە و ڕقابەیەکی معنەوی بی بەسەر دەستگاکانی حکومەتەوە بەسەر کار و چالێکی و ئەدای حکومەتەوە بۆیە
ئەم هەنگاوانرا هەنگاوێکی پیرۆز بوو هەنگاوێکی باش بوو هەنگاوێکی ئیجابی بوو کە وەزارەتی مافی مرۆڤ یاخود دەستگای مافی مرۆڤ لەژێر دەسەڵاتی جێبەجێکردن بێتە دەرەوە بچێتە ژێر دەسەڵاتی یاسادانان یاخود پەرلەمان و یاخود بە شێوەیەکی سەربەخۆ بێلایەنانە کارەکانی خۆی بکە هەڵبەتە ئەم هەنگاوەنرا بەڵام بەداخەوە ئەوەی کە جێی نیگەرانی ئێمەیە بە حقیقت ئەوەیە کە تا ئێستا ئەم یاسای نەچۆتە واری جێبەجێکردن کێ بەرپرسە لەوەی کە ئەم دەستەیە ئاکتیڤ نەبووە چالاک نەکراوە بەڵێ بنەوە وەکوتم بەڕاستی ئەبێ ئێمە پشت بە یاساکان ببەستی لە کاتی هەر هەنگاوێکە کە تۆ لە چوارچێوەی موسسەیەکی فەرمیە ئەینێت یاساکە لە یاساکەدا هاتووە بۆ دەستنیشانکردنی سەرۆکێک بۆ دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان پێویستە سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەردوولا بە هاوبەش کەسێک دەستنیشان بکەن بەپێی ئەو مەرجانەی کە لە یاساکەدا دانراوە بۆ ئەوەی سەرۆکایەتی دەستەکە بەڵام دەوتێت کە وەکو خۆتان ئەڵێن وەکو خۆتان ئەڵێن بڵین کەسێکش لە ڕاگەیاندنی یاخود بەرپرسی ڕاگەیاندنی پەرلەمانی شەڵێت کە تۆپەکەی ئێستا لە ساحەی پەرلەمان و فراکسیۆنەکانی پەرلەماندایە کە ئەوان بڵین کاندیدی خۆیان دیاری بکەن بۆ ئەوەی هەنگاوی بۆ بنرێت شەکە لای پەرلەمانە ئایا وایە ئایا پەرلەمان بەرپرسیارەکەیەوە سەرۆکێکتان بۆ دیاری نەکراوە بۆەوەی پێک بێن خۆی دابشکردنی لێپرسراوێتی بەڕاستی بەپێی ئەو یاسایە چونکە ئەمێکە لە خاڵە نگەتیڤەکانی ئەم یاسایە بەپێی ئەو کەم ئەو خوێندنەوەی کە بۆ یاساکە کراوە ئێمە چەندین جار لەگەڵ چالاگوانان و لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و حتا ڕێکخراوەکانی بڵین نێودەوڵەتیش کە بە دراسی ئەم یاسایە کراوە بەڕاستی یاساکە کۆمەڵێک کەموکوڕی زۆری تایە یەکێکش لەو کەموکورانە ئەوەیە کە تۆ لێپرسراوێتی دابش ئەەکەی لە نێوان دەستگاکاندا بۆ نمونونەکە ئێستاڵێکە دەستنیشانکردنی سەرۆکی دەستەکە لە نێوان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکاتی پەرلەماندا بۆی ئەم هێنان و بردنە وای کردووە کە بەڕاستی خۆت ئەزانی پاپۆرێک ئەگە دوو کاپتن بەڕێوەبەرێ غەرقە بێ بۆیە ئێمەش ئێستا لەو حاڵەتەیە ینی ئێمە کاتێکە سەرۆکێکمان بۆ دانرانێک کاتێکە مفاتحی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەەکەین ئەڵێ ئێوە بە نووسراوی فەرمی وەڵامەکەمان لەلایە ئەڵێ هیچ پەیوەندێکتان پێوە نیە و فعلەن لە مادەی دووەمیە هەمان یاسا هاتووە کە ئێمە مەرجەعمان لە ڕووی ئیداری و لە ڕووی کارگەڕیەوە دەستەکەمان سەر بە پەرلەمانی کوردستانە و لێپرسراوە بەرامبەر پەرلەمان کەواتە ئێستا ئەرکی پەرلەمانە کە ئەم دەستەیە کارا بکات و سەرۆکێک دەستنیشانکە بۆ سەرۆکایەتی کردن تاگە خەنگەر بە کورتی وەڵامم بریتەوە هەندێک کەسی چالاکی بواری مافەکانی مرۆڤ ڕایەن وایە ئەو پارەی دەدرێت بەو 370 کارمەندە بە هەدەردانی سامانی گشتیە چونکە ئێوە بەرهەمتان نییە ئایا وایە ئەمە بە هەدەردانی سامانی گشتی نییە بەڵێ لە ڕوویەکەەوە ئەمە ڕاستە ئەگە بڵێن بە هەدەردانە بەڵام ئەگەر ئێمە ئەبێ بەڕاستی سەیری ئەوە بکەین تۆ کۆمەڵێک فەرمانبەرت هەیە ئێمە بۆ پێی دەبڕێوبەرایەتیمان هەیە لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان دوونسینگەمان هەیە ئەمانە هەمووی فەرمانبەرن ئەم فەرمانبەرانە هیچ سەرپێچێکی کارگەڕیان نەکردوێتەوە کە تۆ بێ قوتی ئەمانە ببڕی بەڵام ئێمە داواکاری ئێمە ئەوەیە بەپێی یاساکان بەپێی پێوەرە نێودەوڵەتەکان بەپێی ئەو پێوەرانێکی ئێمە پێشتیش کارمان لەسەر کردووە فەرمانبەر ئەرکی هەیە و مافی هەیە بەڵام لە ئێستادا بەداخەوە فەرمانبەرەکانی وەزارەتی مافی مرۆڤی پێشوو تەنها مافەکان هەیە بەبێ ئەنجامدانی ئەرک بەڵام ئەم هیچ گوناحێکی نییە تۆ فەرمانبەر بێ موچەکەی ببڕی هیچ گوناحێکی نییە بێت و ئەو ئیمتیازاتی کە هەیەی ببڕی ئەوان خۆیان بۆ خۆیان چەند جارێک کە ئێمە وەکو یاداشت ئاراسی سەر و خۆمانمان کردووە داوای ئەوەکەن کە کار بکەن داوای ئەوەکەن کە ئیشیان هەبێ چکە بەڕاستی ئەمە ناومێدی ئەمە حاڵەتێکی خۆش نییە 370 فەرمانبەر بێن ڕۆژانە داوامی خۆیان بە کاتی خۆیان بە ئیلتیزامی خۆیان بکەن بەبێ هیچ کارێک زۆر سپاس تاگەخان سەردەشخاندێمەوە لای تۆ تاگەخان قسەی لەسەر تاک کرد تاکێک فەرمانبەرێک ناکرێت نانی ببڕیت و بینێریتە ماڵەوە بەڵام لە کۆیە نزیکەی بڵین 3 ملیارد دینار لەسەر داهاتی گشتی و لەسەر حسابی ئەو خەڵکە کەوتووە ئەمە لایەنێکی پرسیارەکەمە وە لە چەند ڕۆژی ڕابردوشدا ڕێکخراوەکەیەوە لەگەڵ 3 ڕێکخراوی ترە سکاڵاتان لەسەر پارلەمان و سەرۆکایەتی حکوومەت یاریێمی کوردستان تۆمار کرد سەبارەت بەو دەستەیە مەبەستان چی بوو لە مسکاڵایە ئەو سکاڵا کە تۆبارمان کرد تاوگەکان خۆشی بەشدار بوو لە کۆبوونەوەیەکا بوو لەگەڵ مێزگردێک بوو لەگەڵ کە یونامی سازی کرد بوو تاوگەخان خۆی ئامادە بوو لەگەڵ چەند ڕێکخراوێکی ترا ئێمە بەبەستمانەوەیە کە لە 2010 ئەم یاسایە بێکاری پێ بکرێ بەڵام هەتا ئێستا کاری پێ نەکراوە لە ئەنجامی کارپێنەکردنی ئەوەیە کە هەر ئەوەش بە هەدەردانی بڵین ئەو 3 ملیار دینارە و چەندەهاشتی کە بێئیشکردنی ئەو مۆزەفانی لێکەوتوتەوە ئەمە بابۆنی ئەوەیە کە ئەم زیاتر کارا بکرێ و کوفشارێکە بیخێنە سەر پەرلەمان و بکرێتە سەر ئەنجومەنی وەزیران بۆی بتوانن بە جدیتر و بە باشتر هەنگاوێکی سەریعتر بنن بۆی سەرۆکی بۆ ئەم دەستەیە دامرێت و ئیشی لەسەر بکرێ هەروەها ئەو فەرمانبەرانە بڵێن کە
فعلا هیچ تاوانێکیان نییە کە ئەوان کە ئەمریان پێکرا بێ کە ئیش نەکەن و ناچار نانی چی بکەن بەڵام بۆ بەدیلی ئەمە ئەیانتوانی ئەو کارمەندانە کە زۆربیان لە مەجای مافی مرۆڤ ئیشیان کردووە و لەوەی خبرەیەکیان زۆربیان وەریان گرت پێی لەو مەجالەیە بۆی بەبێ ئیش نەبوون و هەموو کاتێ ئەچنەوە بۆ دەوام و چەندە ئێوە هۆکاری ڕێگرتن لەوەی کە ئیش بکەن و توانایان هەیە و لە مەجای خۆیانە شارەزان بۆچی ئەگەڕێتەوە بۆچی ناهێڵن ئیش بکەن بۆچی ئەم دەستەیە بە فەرمی پێک ناهێنرێت ئەو کەم تەرخەمی ئەگەڕێتەوە بۆ پەرلەمان و بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی بڵین تەنفیزی و تەشریعی کە ئەوە ناکرێت بەڵام ئەیانتوانی بۆ فەرمانبەرانە چەند ئیشێکی زۆر گرنگتریان پێ بکەن وەکو سازدانی مەسحەیەکیان لێکۆڵینەوەیان توێژینەوە بۆی زیاتر قوڵبنەوە لە ڕۆژی مافی مرۆڤ بزانن چۆن و چینیە ئەم لەم کاتەیە هەم بۆ مۆزەفەکان باشە بوو کە سوودێکی زیاتریان نەبینی و بەبێ ئیش دانانیشتن و دەستکەوتێکیشە بوو بۆ حکوومەت. بەڵێ زۆر سپاس سەردەشخان دێمە لای تۆ بەفرینخان تۆکو بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان سەرۆکی لیژنەکەتان ئەڵێ ئێمە راپۆرتمان ئاڕاستەی سەرۆکایەتیەکە کردووە کە پەلە بکەن لە پێکێنانی ئەو دەستەیە بەڵام وەڵامیان نەبووە. بەڵێ ئێمە هەتا ئێستا بە 4 نووسراوی جیان لە 4 بەرواری جا نووسراوان ئاڕەتی سەرۆکایەتی پەرلەمان کردووە هۆشداریمان نیاواتە پەرلەمانی کوردستان لە ئەگەرەکانی دواکەوتنی پێگنهێنانی دەستەکە و بە تایبەت دەستنیشانکردنی سەرۆکی دەستەکە. بۆ پێم ئەنی من بۆ چون وایە بەرپرسیارەتەکە بەرپرسیارەتێکی بەشەکیە هەم لە نێوان حکوومەت هەم سەرۆکایەتی پەرلەمان هەم فراکسیۆنەکان لەبەرەوە ئەو بە فراکسیۆنەکان پیان ڕاگەێنراوە کە کاندیدی خۆیان بۆم پۆستانە دەستنیشان بکەن کە من بەش بە حاڵی خۆم ڕام لەگەڵ ڕای ئەوە نییە تۆ داوا لە فراکسیۆنی بکەی لەوانێت دوو کەس بێ کەسێک بێت دڵنیا بە کە دەنگ ناهێنێت کە خراە دەنگەوە چکم بەپێی زۆرینەی دەنگی ئامادەبووان ئەبێت ڕەزامەندی بدرێت لەسەر ئەو کەسی کە پاڵێورا و کەسی کە تەرشیح کراوە بۆ سورەکی دەستەکە من پێم وایە جۆرێک لە خەمساردی هەم لە سەرۆکایەتی پەرلەمان هەم لە حکوومەت هەم لە فراکسیۆنەکان بەدی ئەکرێت ینی بەتەنگ ئەوە ناچن کە پەلە بکرد لە دەستنیشانکردنی سەرۆکی دەستەکە وەکو ئاماژەتان پێکرد ساڵانە بودجێکی زۆر تەرخانەکرێت بۆ بەناو وەزارەتی مافی مرۆڤ وڵۆشا وەڵام من نازانم ناوی بنێم چی وەزارەتی مافی مرۆڤ وڵۆشا یان دەستەی سەر بەخۆی مافی مرۆڤ بۆیە گیری خواردۆک و دارەکەی لات و دارێکم بە دەستەوەیە مشکلەکەی ئەوەیە کاکە بەڵام لە هەمان کاتدا ئێمە ئەبێ پێداگری بکەین لەسەر ئەوەی کە ئەم دەستەیە پێویستی بۆ هەیە هەر لە هەر کەس و هەر لایەن و هەر پێک هاتێک بێت گرنگ ئەوەیە سۆرۆکی ئەم دەستەیە دەستنیشان بکرێت ئیشەکان جێبەجێ بکرێت لەبەرەوە هەتا ئێستا ئێمە ناوەندێکی فەرمیدام و دەستگایکی فەرمیمان نییە کە ساڵانە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ نێودەوڵەتی راپۆرتەکانیان بڵاوەکەنەوە لەسەر پێشێلکارەکانی مافی مرۆڤ لەسەر بەرەو پێشچوونەکان ئەوانەی تایبەت بە هەرێمی کوردستان ڕاستپارەی تایبەتیان هەیە لایەنێکی فەرمی نییە وەڵامێکی دروستی هەبێت ئایا ئەوەی لەم ڕێکخراوگەرانە بڵاوی ئەکەنەوە تا چەندە دروستە چەندە تەواوە ئەوەی دروستە راپۆرتانە میزداقیەتیان نییە لەگەڵ ئەوەشدا لایەنێک نییە کە بتوانێت ئامارێکی ڕاستەقینە و فەرمی واقعیمان باتێ لەسەر پێشێلکاریەکان کەواتە لەسەر چ بنەمایەک ئەڵێن راپۆرتانە لە ڕووی ئامارەوە ئیفلیجین ئەوە باس لە ئامار نەکرێت لە هەرێمی کوردستان لەبەرەوە مشکلێکی زۆر گەوری هەرێمە بەڵام لە هەمان کاتدا ئەم دەستەیە ئەگەر دابمەزێت ئەگە سەرۆکی دەستنیشان بکرێت کارێکی باشە بۆ ئەوی بتوانێت وەڵامێکی ڕاست و دروستی هەبێ بۆ راپۆرتانێکە بڵاوە بێتەوە ئەوەی کە ڕاست و دروستە کاری لەسەرکە ئەوەشی کەوانە وەڵامی هەبێت کاکە ئەمەوانە ئەوە ڕاستەکەیەتی لە هەمان کاتە ئیشی ئەم دەستەیە ئەوەیە کە دەرخستەی پێشێلکارەکانی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە ئەنجامی ممارەسەکردنی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان تا چەندە پێشێلکاری مافی مرۆڤ ئەکرێت ئەو بە دۆداچوونی بۆ ئەکات ئەو ڕووماڵێکا بۆ ڕایگشتی خاتە ڕوو ینی دەسەڵاتەکانە هێنێت بەردەم ئەو مەسئولیاتی کە تۆ فلانە پێشێلکاریت کردووە جگە لەوەش ئەتوانێت لەگەڵ ڕێکخراوەکانی نێودەوڵەتی مافی مرۆڤ کۆڕ و کۆبوونەوە سیمینار و چوونە دەرەوە چوزانم بەرپرسیارەتەوە بەڵام بەداخەوە هەتا ئێستا خەمساردێکی زۆر بەدی ئەکرێت لە پەرلەمانیش بەشدار نییە لەو خەمساردیە لەو بێباکیە ئەوە تا ئێستا وەکو دەستگایەکی چاودێر وەکو مؤسسەیە کە دەبێت ئیشی ڕقابەش بکەن بۆ نەتانتوانیەوە شار دروستکەنەوە نزیکی 3 ساڵە ئەو کارمەندانە دەوامی یاسایی خۆیانەکەن پارەش وەرەگرن و هیچیش ناکەن وەک سەرەتاوتم بەرپرسیارەتەکە بەشەکیە هەم لە نێوان سەرۆکایەتی پەرلەمان چکن بەپێی یاساکە بە پەرلەمان بەپێی یاساکە بەڵێ بەپێی یاساکە ئەڵێ دەستنیشانکردنی سەرۆکی دەستەکە لە نێوان سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەت سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی پاڵفتاکرێ هەڵە بژێرە بەربژێرێکی دواتریێتە نێو پەرلەمان دەنگی بۆ ئەدرێ بەڵام هەتا ئێستا ئیرادێکی بەهێز نابینرێت بۆ دەستنیشانکردنی سەرۆکی دەستێ بەحەقەت زۆر بە کورتی گەر پێم بەحەقەت ئەمە قەست نایەنەوێت سەرۆکێکی بۆ دانێن و چالاکیکەن وەڵامەکەی من زۆر کورتە تارمایەکی سیاسی بەدیەکرێ بەسەر ئەم دەسی کردنەوە کاک دانا دێمە لایتەوە لە بەیاننامەی کەمپینێکدا هاتووە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان
کۆنتترۆڵی تەواوی دام و دەستگا ئەمنی و یاسایەکانیان کردووە و یاسا و دادگا بەکاردەهێنن بۆ سزادان و خنکاندنی هەموو دەنگێکی نەیار و ڕەخنەگر. ڕای تۆ لەو بارەیەوە چیە؟ بەڵێ ئەوە بەنسبەتێکی زۆر ڕاستە ئەمە بێ و حەقیقەتە بڵین کە بەڵام پادەخانوتی شتەکان بەو شێوەیە نییە کە لەسەری ناوەستن دەبێت ئەو دوو ڕاستی هەموو لایەک بیزان بە تایبەت ێنی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان ئەوش ئەوەی ئایا بە دەستەیەکی حکومی ئێمە دەکرێت چاودێری ڕۆژێکی وا بکەین باوەڕم وایە وەزیفەکە ئەساسەنی دەستەکە نییە. ینی پێشتر وەزارەت بوو لە کابینەکانی حکوومەتەکانی پێشوو لەو چەند کابینی کە لە هەرێمی کوردستان پێکاتوە لە دوای ڕاپەڕینەوە. ینی مەترسیە دەوڵەتی مۆدێرن وەزارەتێکی نییە بە ناوی وەزارەتی مافی مرۆڤ لە هەموو وڵاتانەی کە پێشێلکاری مافی مرۆڤەیەوە ئینسان دوهامین شت بیر دەکەوێتەوە لەوانە وەزارەتیان هەیە چونکە ئەوەی پێشێلکاری دەکات حکوومەت خۆیەتی ینی تۆ ئێستا دەبی بە محامی حکوومەت بەڕاستی لێرە بەرگری لە حکوومەت دەکەی باوەڕم وایە خەلەلەکە لێرەیە خەلەلە ڕاستەقینەکە بۆ شایی ڕاستەقینەکە ئەوەیە کە ئێمە دەستەیەکی حکومی جاسەر مەرجەعەکەی هەر لایەنێک بێ بەڕاستی ئەمان ئەرکی چاودێریکردنی ڕەوشی مافەکانی مرۆڤ ئەرکی بە دەرجە یەکەم ئەرکی ڕێکخراوە مەدەنیەکانە ئەرکی ئەو ڕێکخراوانەیە کە راپۆرتەکان بڵاو دەکەنەوە ئەمانە پێم سیر بووکەوە پێتانوا بووکەم راپۆرتانە عینی وەڵامەکەی حکوومەتتان نایەوە حکوومەت وەڵامێکی حازر بەدەستی هەیە بۆ زانیاریەکانی ناوەم راپۆرتانە هەمیشە ئەوەی ئەم ئەرکەی ئەم ڕێکخراوانەی کەن بە تایبەت ڕێکخراوەکانی هیومەن ڕایتس وۆچ ئەمنستی یۆنامی کە بۆ خۆیان ئۆفیسیان هەیە لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەمانە ئەرکێکەکەن خزمەتێکی گەورەی بە ئینسان لە وڵاتە باوەڕم وایە زانیاریەکانی ناوم راپۆرتانە تەواو ڕاستن زانیاریەکێک لەو راپۆرتانە کە بەرجێکاتەوە ئینسان هەیە لە هەرێمی کوردستان 11 ساڵە دەستگیر کراوە 39 کیلۆی ماوەتەوە لە زیندانە ئەمە لەکوێی دنیا مەسەلەن جێگەی هەیە ئەمە راپۆرتێکی ساڵی 2010 هیومەن ڕایتس وۆچ چوون مقابلەی ئەویان کردەوە نوێنەری ئەمنستی هاتو هەرێمی کوردستان ئیسلامی شەڵێت لە ساڵی 2000ەوە ئێمە 4 کەسمان دیار نییە و لە بەنەس ئەڵێن لە زیندانە نهێنیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بەڵێ سێر فێنراوی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ 5 دەستگیراوی کراوی تر زیاتر لە 300 ینی 280 کە زەمانە پیانەوتر بێسەر و شوێنانی شەڕی ناوخۆ تا ئێستا مەلەفەکان وەکو یەکێ لە ئاساوارە قێزەونەکانی شەڕی ناوخۆ ماوەتەوە ئەنی کەواتە باوەڕم وایە ئەم مەلەفە گەورەترە لەوەی کە بەدەستێکی وەها چارەسەر بکرێ بێ ئەم دەستەی حل بکرێ بە تەواویمانە ئەو یاسار دەبێت بۆ سن لە کار پێکردنی باوەڕم وایە دەبێت چی بکرێت کە دەستەکە حل بکرێت و یاساکات پێکردنی بۆ چاودێریکردنی مافەکانی مرۆڤ دەبێت تەواو جیاواز بێ لە حکوومەت تەواو جیاواز بێ لە ڕووی مەرجەعەوە سەر بە حکوومەت یا فەرمانگەیەکی حکومی بێ و ئەمانە بێ ئەرکیان هەمومی گەورانە بێ هەمومی ئینسانی بێ و کەسانە نەک موچەخۆرێک بێ لە سەعاتی دیاریکراوە بچێت بۆ دەوام و کە دەوام کۆتایی پێهات ئیتر بە ئەرکی خۆی نەزانێ ئەمە وەزیفەیەکی زۆر گەورەیە ئەمە ئاسەواری یەکێک کە دەستگیرە کرێەوە ئەشکەنجە درێ ئەوەی کە لە باگراوەندی توا دانیشتەوە بە ڕێزانی کە لەوێ دانیشتون بە موچەی 100,000 دینار لە هەرێمی کوردستانە کە بەشی شامپۆی یعنی ئەوەیەک ناکە کە منداڵی مەسئولێک کەسێکی وە کە بەکاری ێنێ چۆن دەتوانێت بژی چۆن ئاسەواری ئەم قوربانیە ئەمە ئێستا بێوەکو قوربانی تەماشای بکەیت چۆن ئاسەواری ئەم قوربانیە بە موچەخۆرێک بەڕاستی 400 دەکەیت لەگەڵ ڕێزمان بۆ هەموو موچەخۆرەکان ئەمە قسەیکی بریندارکردنیە بە قەدەری ئەوەی کە ئێمە بێ تەماشای دۆخەکە بکەین وەکو حاڵتێکی ڕاستەقینە باوەڕم وایە لە هەرێمی کوردستان جدیەتی حکوومەت من بە جەنابتان ئەڵێم یەک لە سەردەی ئەوە ئیهتیمامی حکوومەت بەو دەستەیە ببوایە بە ئەکتیڤکردنی ئەو یاسایە بەقەر یاسای وەبەرهێنان لە حکوومەتی هەرێم کە ساڵی 2006 دەرچووە یەک لە سەردەی جدیەت و ئیهتیمامی حکوومەتی هەرێم ئەگەر بەو یاسای بە ئەندازەی یاسای وەبەرهێنان بەم یاسا بۆ ئێستا باشترین دەستە ئەکتیڤترین سەرۆک باشترین موەسسەسە تازەترین و مۆدێرترین هۆکارەکانی چاودێری بۆ دروست دەکرد بەڵام زۆر بێخەمانە و ئیهتیمامی نییە بەلایەن حکوومەتی هەرێم ڕاستێکی تر ئەوەیە پلانێکی ساڵانەی حکوومەتی هەرێم هەیە کە بۆ 3 ساڵ ئیعلانی کردووە من تەماشام کردو لە بەردەستی ژمار هەمووی لە 190 ئەوە یەک لە سەرسەی تاوە بۆ ساڵی 2012 کۆتایی هات ئەم پلانی کاری هەرێمیە بۆ باشکردنی ڕەوشی مافەکانی مرۆڤ لە 190 بۆ ژوور بۆ سەرەوەی جێبەجێ نەکراوە من هەموویم لە بەردەستە ئەگەر دەرفەت بوو باسییان دەکەین بەڕاستی حکوومەتی هەرێم بەڵایەکی جدی نەکردووە بەبەستمە لە بەفریخانەوە پرسیارە بکەم زۆر جار باس لە پێشێلکاریەکان دەکرێت دەوترێت هەر لە کە قسەمان لەسەر زیندانیەکان کرد و ئەوانەی کە بێسەر و شوێنن هەر لە کەیسی سۆرانی مامە حەمەوە هەر لە عەبدولستار تاهر شەریفەوە هەر لە سەردەش عوسمانەوە هەر لە تەقەکەرانی حەبدەی شوباتەوە ئێستاش دەبینین کە کەیسی سەید ئەکرەم و سۆرانکەریم بوون بە کەیسی ڕای گشتی ناتوانرێ باسی نەکرێت ئێوە وەکو پەرلەمان لەکوێ ئەم کێشانەدان دەوترێت ئێوە غایبن بەڵێ ئەگەر سەرەتا باسی بێسەر و شوێنان بکەین بە تایبەت شەڕی ناوخۆ دیارە شەڕی ناوخۆ گورزێکی کوشندەی بە حەقت
هەم لە گەلی کورد هەم لە کۆمەڵگای کوردی هەم لە کەسوکار و دایک و باوکی بێسەرشتێنانی شەڕی ناوخۆ کرد دیارە شەڕی ناوخۆش ئەتوانم بڵێم لە دوای 76 نەک 76 لە کۆتایی 60ەکان تا 76 شەڕی براکۆژی شەڕی ناوخۆ لە نێو پێکهاتە سیاسیەکانی هەرێمی کوردستانە بەدی کراوە ئەمە شەگەڕێتەوە بووی کە ناچوونیەکی بیر و بۆچوونی سیاسی ڕێزنەگرتن لە دید و بۆچوونی یەکتر وای کرد کە ماڵوێرانی گەورەی بەدوادا بێت پێشمەرگە شەهید ببێت خەڵک بێ سەر و شوێن بکرێت کە تا ئێستا سەر و شوێنان دیار نییە ئەنی ئەمە شەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لایەنە سیاسەکان یەکتریان قبول نەبووە و توێژیان لە یەکتر وەرنەگرتووە شەڕەکە شەڕی حساب بۆ یەکتر نەکردن و دەسەڵات وەرگرتن بووە بە شێوەیەکی گشتی دیارە ئەگەر ئێمە هەتا چەند باس لە شەڕی ناوخۆ بکەین و باس لە دەرەنجامەکانی بکەین بە چەند بەرنامە کۆتایی پێنایەت بەڵام کاری ئێمە وەکو لیژنە زۆر بە دوواداچوون کراوە بۆ ئەم بابەتە کەیسی بێسەر و شوێنانی شەڕی ناوخۆ لەسەر کەیسەکانی کراوەگەر پێم بڵێیت لەبەرەوەی کاتەکەم زۆر کەمە کەیسی سەید ئەکرەم و سۆران کەریم کە سەید ئەکرەم لەسەر ئەوەیە کە گوایە یەکێک لە مافەکانی مرۆڤ ئەوەیە کە بە ئازادی ڕای خۆی بڵێ ڕای خۆی وتووە لەم کەناڵەوە لە ئێناڵی لە بەرنامەی تاوتوێ پاشان ئەوەی بەسەراتۆ کە ئێستا بینین وە لە سۆران کەریمی شاوترێت گوایە لەسەر تەنها وێنەیەکە پەرلەمان زۆر بە کورتی وەڵامم بیتەوە زۆر ئەوتێت ئێوە زۆر شەرمنانە دەستان گۆبزام ئەوە تۆ باسی مەلەفی کارزانکەری مەکەی نەک سۆرانکەریم بەڵێ دیارە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ هەموو ئەو پرۆتۆکۆڵ و دۆکمنتنی و دەوڵەتانەی کە شەرعیەت بە پاراستنی مافەکانی مرۆڤێن ئازادی ڕادەربڕین و ممارەسەکردنی ئازادی شخصیەکان و سیاسیەکان هەموو ئەمانی بەڕەوا بینی و بۆ تاکی هەر کۆمەڵگایەک لە هەر شوێنێک نیشتە جێبوو بێت فەرقینی ئەمە کوردستان ئەمە ئەفغانستان ئەمە ئەمریکا ئەمە هەر شوێنێکە دیارە عێراقیش چۆتە نێو هەنێک لەو ڕێککەوتن نامێنێ و دەوڵەتیانەوە بەپێی یاسای دەوڵەتیش تکایە بەپێی سەید ئەکرەم و کارزان کەریمە ئەوەی بەرامبەریان کراوە ناحەقیە یاخود ناحەقینیە زۆر بە کورتی بەڕێزانۆک وتم ئازادی لە هەرێمی کوردستانە هەتا حدێک پیادەکراوە بەڵام وەکو وتم 100% دڵخوازی هەموو کەسێک نییە هەرێمی کوردستانیش بەدەر نییە دابڕاو نیە لە جیهانی دەرەوە کەم کورتی تایە پێشنکاری تایە بەڵام لە هەمان کاتا ئێمە نابێ هەموو شتێک بەردەوامە